هاوکارماکەم فەهمی لە بەغداوە لەگەڵماندا بوو. سپاس بۆ زانێرەکانتاکە. بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی کۆبنەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ پەسەندکردنی پرۆژەی یاسای بودجە ئێستا تەنها یەک مادە ماوەیش پێویستە بە دامەزراندن وەکو پامێرانمان باسیەکەەوە میوانەکانیش باسیەکەن کە گرفتەکە لەسەر ئەوەیە کە هەندێک لە پارێزیەکان داوای دامەزراندنی زیاتر دەکەن بۆیە ناڕازایەتێک لە نێوان لایەنەکان و فراکسیۆنەکان دروست بووە. بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر پرسا بەڕێز ئیبراهیم میرانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی لە بەغداوە میوانمانە. بەڕێز ئیبراهیم میرانی سڵاوتان لەبێت تۆم کاتت باش چاوەڕێکرێت ئەم شەو پرۆژەی یاسای بودجە پەسەند بکرێ. کات باش سەرچاواسە سەرێ من. بەڵێ چاوەڕێیەکرێت کە ئەم شەو پرۆژەی یاسای بودجە کۆی پرۆژەی یاساکە پەسەند بکرێ. والله وابزانم هەندێک بەرگای مای ئەگەر ئەوها بتن ئەس باوەڕ نەکەم کو ئەف شەبە ئەگەر خۆ هەندێک بەرگەش تەوا بێت بە تەواوی ئەس باوەڕ نەکەم پەسەند سەر بێتەکردن ئەوروکە دێر يعني برايم ده ديتشتا يعني وك معطيات وقابل أكون بجن أمد بينن از باور نکم کو أب شبه يعني توابت وبيتا پسند كرن از باور كم بيجتا صبايج. بەڵام ئەوترێت کە 85 پەرلەمانتار سبەینی بڕیارە گەشت بکەن و بچنە حەج. ئەمە گرفت بۆ کۆبنەوەکانی پەرلەمان دروست ناکات یاخودەوەیە دەبێت گەشتەکانی ئەوان هەڵەشێنرێتەوە. والله بالتأكيد دبته قرفتي جبر النصاب هندك برلمانتر شوينا هندك ديجي صباحي ديتشن أفجاه جر يعني أف خلافات حل نبن أف شبه دهر شتا صباحي وكي أز بينمجي صناعي حل نابت شنكو هندك تخصيصات درجات وظيفينا وهريكي بو بارزگاه خود بيت وهريكي بو كتلا خود بيتن يعني هندك ريك نكفتينا لسر فان نسبة. بەڵێ لەبارەی پێشیازەکەی پارتی دیموکراتی کوردستان لەبارەی پاشەکەوتی مۆچە کە بکرێت بە لە سەتا 12 بە هاوبەشی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق بگەاندرێتەوە بۆ مۆچە خۆران. ئەم پێشنیارە چی لێ هات بەکوێ گەشتو ئێستا؟ والله أو بيشنيارة إما بيشنيار كريا كمادة إضافة كان بيبتا مادة بتنيا لحاله وهندك يعني عندك بيشنياري دجمان لإضافة كريا يعني هر سبارت بداني باشكوتا كبيتا دوزدار لصاد واحتمال يعني بيتا دانجي تخصيصات مالي جي بيتا كرن وكي جناب الدزاني بيش استهما تنها قوتن بو بي تخصيصات مالي بو بي قيمة بو تنها بو هندي بو كو شارعي بي او كان وكي عندك فراكسيون دي دانا بو لسراويش راوستيانو ما قلتي اگر بي تخصيصات مالي بهيج رنگك قبولنا كان بيتا ناو في بروجي دا بي تخصيصات مالي چنكو كهاتي لسر وك هكود بجن عنوانكي ببي نافروك چونكو بس بو هندي بو كو گرفتاي چيكا والله ما داخلي ميزاني كريا نادن الميزانيه داخل بك ببي تخصيصات مالي يعني چه قيمتي خويا ابجا تعديل مان كريا وش ديني ام سرين اجتماع كريمه فكره كدي اداي ان شاء الله دي بتمادك وان شاء الله دي بسن شي بتن هيش ريغريا كيچ استانجكه ك لبردم او پیشنیازه به تابع به تماده. والله هيك هاتا بيش نازاني ان شاء الله نابتن وك نافروك وك عنوان ديفيجن عنوان تقريبا متفق كتله كردستاني كوامي ام ماده داخل بدن وك نافروك ديتا جوهرين بيشنيارا بارتيا بزانن كريغري دي باور نكم ليها بتن هكرات لها بتنجي از باور دما دي تيبارت. بله جگە لە یەک فراکسیۆن تاوی فراکسیۆنەکان لە فراکسیۆنەکانی کورد لە بەغدا لەگەڵ پێشنیازەی پارتی دیموکراتی کوردستان بوون. گفتوگۆتان لەگەڵ فراکسیۆنەکانی شیعە و سوننە کردو بزانن بۆ چوونی ئەوان چێ لەسەر پرسە؟
بله بله ما وەکی نەوەک فراکسیۆن وەک پەرلەمانتەر هەرێکێک لای خۆمان ئەوەی کرد چونکو مەش زۆر پرۆژەیان بۆ ئەو مادەکانێک و ئەوانە حەز دەکەن مەژی وەکی پارتی و هەر پەرلەمانتەران هەر برادری بە تشتێک بە قەناعەتمان پێینا بۆیان پەسەند کردیا ئەس باوەڕێ دامە ژمارەیەکە باش دێ vê qanûnê pesend ke vê birgey. بەڵێ بڕیارەکەی کۆبنەوە دەست پێ بکاتەوە وادەکەی دیاریکراوە چەندێک پەرلەمانتاران پشوو وەربگرن و دواتە بگەڕێنەوە یاخود وادەکەی دیاریکراو نییە. ببرێن وادەی ئەو پشووی دراوە بە پەرلەمانتاران بۆ وەرگرتنی کاتێک و دواتر پەسەندکردنی مادەی 15 دیاریکراوە وادەکەی یاخود ناکەیە گەڕێنەوە هەوڵی پەرلەمان بۆ دەستپێکردنەوەی کۆبوونەوە. نەنا دیاری نەکراوە بەڵام گوتی پشتی بێنێکی ئەوجا پشتی مداولە و ئەوێتی ئێمە چاوەڕێنە. بەڵێ بەڵێ بەڕێز ئیبراهیم میرانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی لە بەغدا و لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ کاتەی بەیەمەتاندا.